لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کۆمەڵێک باج و ڕسومات بە ناوی جیاوازەوە لەسەر هاوڵاتیان دانراون و بەشێکیش لەو باج و ڕسوماتانەی بوونیان هەبووە بڕەکانیان بۆ چەند بەرامبەر زیاد کراون. پەرلەمانتارێکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەڵێت کابینەی نوێم بۆتە بارگرانی بەسەر هاوڵاتیان بە پێچەوانەی ئەو بەڵێنانەی کە لە کارنامەی دەست بەکاربووندا خوێندیەوە. هاوڵاتیانیش دەڵێن ناچارن لە بەرامبەر خزمەتگوزاریەکاندا کە نییە پارە بە حکوومەت بدەن. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە کارنامەکەی لە پەرلەمانی کوردستان ئەو حیزبانەی کە حکوومەتیان پێکهێنا پەسەندیان کرد خاڵەکانی جێبەجێ نەکردووە بەڵکو بۆتە بارگرانی بۆ سەر شانی خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە ئەو کابینەیە نەیتوانی کێشەی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر بکە بەڵکو مانگانە موچە خۆران چاوەڕێی هەواڵی بەپەلەن کە هەواڵی موچە بۆتە هەواڵی بەپەلە جیا لە پرسی موچە کە نەیتوانی و موچە چارەسەر بکە بەداخەوە لە ڕووی ڕسومات و باجەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەرجیەکی زۆری خستۆتە سەر هاوڵاتیان لە ڕووی کرێ ئەو خزمەتگوزاریانەی کە نینە لە پای ئەو پارانی کە بەڕاستی لە خۆوە بەناوی قوتای ئەعلانات و سەتڵی خۆڵ و چیوچی لە خەڵکیان. شارەزایەکی ئابووری دەڵێت ئەوەی حکوومەت مزایدەی هەڵبژاردننی پێوە دەکات بە ناوی ڕاگررتنی کۆمەڵێک باج ڕاستیەکەی ئەوەیە ناچار بە هەڵگرتنی بەشێک لەو باجانە کراوە کە بەناڕەوا بەسەر هاوڵاتیاندا سەپاندوویەتی و پێچەوانەی سیستەمی یەکگرتووی باجە. وەک دیارە ئەم بارگرانیانی کە لە کابینی نۆدا دروست بوون خۆشببختانە بینیمان لەلایەن حکوومەتی عێراق و لەلایەن دادگاکانی حکوومەتی عێراقەوە بەشێکی زۆری ئیجبار کران کە لەسەر کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لابەرن هەر بۆیە حکوومەتی هەرێم بەشێک لەو باج و ڕسوماتانە مڕاجعی پێدا کردووە یان ئەڵێن بۆ ماوەیەکی کاتی ڕامان گرتووە بەس ئەسڵەکەی ئەوەیە لە بەروی بەشێکی زۆری ئەم باج و ڕسوماتانە ناسایی بووە بۆیە پێیان ڕاگیراوە. من پێشبینیەکەم لە ئایندەیەکی زۆر نزیکە بەشێکی دیکەش لەو باج و ڕسوماتانە لەسەر خەڵک لا ببرێ و هیوادارم لە ئایندەدا تەنانەت ئەم بەرپرسانەی لەم کابینەیەدا ئەم باجە نایاساییانەیە خستە سەر خەڵک سزا بدرێن دادگایی بکرێن تەنانەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەرەبوو بکرێنەوە. وەک بانگەشەی هەڵبژاردن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بڕیاریدا بە ڕاگررتنی چەند بازێک وەک ئابووریناسێکیش باسی دەکات حکوومەت ناچار بە ڕاگررتنی ئەو باجانە کراوە و لە داهاتووش بەشێکی تر لە باجیان پێڕادەگیرێت بە پێچەوانەی ویستی خۆیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.